چۆن دەتوانێت زیاتر خەڵک لەدەوری لە قیسەی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کۆڕێک سەبارەت بە گۆڕانکاریەکانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دادگەری تایبەت بە کادیرانی سنووری مەڵبەندی هەولێر ئەنجامدا. کۆڕەکە بۆ هەریەکە لە عەبدوستار مەجید قومریە شێخ محەممەد بەرزنجی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری ساز کرابوو. کۆمەڵی ئیسلامی وەک تاکە حزب کە زۆر گرنگی بە بواری ئافرەتان دەدا، طبعاً ئەوەش لە سۆنگەی ئەوەیە کە کۆمەڵی دادگەری پشت بە بنامە ئیسلامیەکان دەبەستی کە ئاینی پیرۆزی ئیسلامیش تایبەتیەکی تایبەتمەندیەکی تەواویدایە بەکاری ئافرەتان. لە سەرەتای کۆڕەکەدا عەبدوستار مەجید باسی پێویستەکانی گۆڕانکاری کرد وەک حیزبێکی سیاسی لە نێو کۆمەڵگەی کوردی زۆرینە موسڵماندا. دادگەری ماناش زۆر فراوە لە مارەنج زۆر چاچیشە و بەڕاستی دادگەری یعنی ئەوەیە کە خوای تەعالا ئەو هەموو پێغەمبەرانەی سەڵاسم خەرسەبی بۆ ناردووە کە دادگەری لەنێوە خەڵک بچەسپێنن، دادگەری لەسەر ڕووی زەوی بچەسپێنن. ئێمە چوارچێوەمان فراوان کردووە چۆن تەمەشاکەن، تەمەشای پێڕەوی نێوخۆمانکەن، پێڕەوی نێوخۆ تەمەشای مەرجەکانی ئەندامبوون بکەن. ئاهیزمان لێ گۆڕیوە لەوە کێش لە مەرجەکانیەوە کە پابەند بێ بە دروشمەکانی ئیسلامیەوە. ئێمە نەمان گۆڕی بەڕاستی. ئەوە بۆ کەسێک کە ئەندام دەبێت لە ئۆرگانیش کۆمەڵی ئیسلامی ئەو مەرجانە و ئەو پابەندی بەڕاستی هەرماوەتەوە. بەڵام ئێمە یەک شتمان کردووە کە هەڵبەت پێشیش کردومانە بەڕاستی، بەڵام ڕەنگە خەڵک پێوا بێ عەرقەلەیە ئەم ناوە لە پێشی، ئەویش ئەوەیە کە ئێمە بازنەی کاری هاوبەشمان لەگەڵ خەڵکی کە فراوان کردووە. لای خۆشیەوە قومریە شێخ محەممەد بەرزنجی باسی لە ڕۆڵی ئافرەت کردووتی کۆمەڵ ڕۆڵ و پێگەی تایبەتی بۆ ئافرەتان داناوە، ئافرەتانیش لە هەر پلە و پۆستێکی کۆمەڵدا بوو بن، نمونەی سەرکەوتن و بەرە و پێشچوون بوونە. نەخێر ئەوە کۆمەڵی ئیسلامی کوردستانە کە لە سەرجەم کۆنگرەکانیدا بە متمانەدانی بە ئافرەتان توانی ئەو دروشمە بەرجەستە بکات کە مافی ئافرەت لە ئیسلامە پارێزراوە. ئافرەتان ئەتوانن لە سەرجەم جومگە سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و یاساییەکاندا ڕۆڵی خۆیانیان هەبێت و ئەتوانن ڕەوڕەوەی بەرەو پێشچوونی کۆمەڵگە بگرنە دەستی خۆیان. سوود وەرگرتن لە توانای فیکری و مرۆیی و عەقڵی ئافرەتان کە نیوەی کۆمەڵگەن و پەروەردەکاری نیوەکەی ترن، ئەمە بەڕاستی کردارێکی عەقڵانی و گرنگە کە ئەلحەمدولیلا سوپاسی خوای پەروەردگارەکەین کە ئەو ڕۆشناییەی پێداین کە ئێمەش بەشێک بین لە بەرەو پێشچوونی ئەو فکرە، ئەو ڕەوتە، ئەو پەیامەی ئیسلام و بە هەموو دنیای ڕاگەیانین کە بەڵێ ئێمە لە کۆمەڵی ئیسلامی کوردستان بەشداری و هاوکار و یارمەتیدەر و پشتیوانی ئافرەتانین بۆی بتوانن ئەرکەکانی خۆیان لە کۆمەڵگەدا جێبەجێکەن. کۆنگراوە گوێزگەی بە خۆداچوونەوە پێویستە لایەنە سیاسیەکان 4 ساڵ جارێک ئەنجامی بدەن، لە نێویانیشدا کۆمەڵی دادگەری کوردستان. لە کۆنگرەی چوارەمیشدا کۆمەڵی دادگەری ژمارە گۆڕانکاری بەرچاوی ئەنجامدا. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.